توێژەرێکە ئەکادیمیستێکە یا هەر کەسێکی ترە مەسەڵەن تۆ کەسێک بێ لەسەر ساڵونیەکە خەریکی پرۆژەیەکە من ئارشیڤی دیجیتالی جنۆسایدی هەڵەبجە کە بریتیە لە ئەرشیڤکردنی ڕسم وێنە دیکۆمنت بەڵگەنامە جەریدە مجەلە گۆڤار زانیاری ورد لەسەر شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە لە سایتێکا بە ناوی هەڵەبجە memorial.org بۆ ئەوەی هەر کەسێک کە بیەوێ لە ناوخۆی وڵاتیان لە کوردستان لە دەرەوەی کوردستان چونکە بە زمانی کوردی و ئینگلیزی ئێستا لە بەردەستەوە لە داهاتووشا بە عەرەبی و بە فارسی بەردەستە بێ هەر کەس بێ زانیاری لەسەر جنۆسایدی هەڵەبجە وەربگرێ ڕاستەوخۆ بچێت لەسەر سایتەکەمان و لەوێ هەر معلوماتێکی هەبێ وەری بگرێ معلوماتی دقیق و ورد و ڕاست و دروست کتێبی تایە دیکۆمنتی تایە ڤیدیۆی تایە ڕسمی تایە معلوماتی وردی تایە لەسەر شەهیدان شوێنی شەهیدەکان لەکوێ شەهید بوون تەمەنیان چەند بووە پیشەیان چی بووە ئەوەی کە شەهید بووە اینجا مەسەلەن لە پرۆگرامێکە کە پێڵێن داشبۆرد لەوێ زۆر بە ئاسانی تۆ بە شوێن هەر شەهیدێکا بگەڕێ معلوماتی تاوتایەتی لەسەر ئەو شەهیدە بۆ منە تۆ بە شوێن ناوێکە گەڕێ ناوی ئاریە شەهید بوو بنووسە ئاری یەکسەر هەموو معلوماتێک تاتێ لەسەر لەکوێ شەهید بووە ئایا لە کوردستان شەهید بووە لە هەڵەبجە شەهید بووە لە بیارە شەهید بووە تا ئێستا 7 شارمان دیاری کردووە و هەموو معلوماتەکانی تریش ئینساکلۆپیدیا وەکو لە پرێزنتێشنەکان من باسم کرد بە زۆر بە کورتی ئەوەیە کۆکردنەوەی سەرجەمداتا زانیاریەکانە لە بوارە جیاوازەکانی مێژوو جوگرافیا ئەدەب کللتور شوێنەوار گەشت و گوزار هەموو ئەو بوارانەی هەر ناوچەیەکەوە ئینساکلۆپیدیا بۆ دروستەکرد ئێمە ئیش لە ئینساکلۆپیدیای شاری هەڵەبجاکەین سنووری کارگەری پارێزگای هەڵەبجە زانکۆی هەڵەبجە و ڕێکخراوی خاڵکە هەڵسان بم پرۆژێ هەرچی ئەو داتا و زانیاریانەیە کەوا لە مێژووی دێرینی شاری هەڵەبجەوە لە زۆر لە دێرینەوە هەتاوەکو ئێستا کۆی ئەەکەینەوە ئێمە لە هەموو ئەو بوارانەی کە من باسم کرد و لە زمنیا تەمەن کیمیابارانی کردنی هەڵەبجەیەتە پێشەوە بە تەفسیل باسی کیمیابارانکردنی هەڵەبجە و شەهیدەکان و ئەمانە هەمووی ئەکرێت باس لەوە ئەکرێت کەوا هەڵەبجە چی بووە و بە کیمیاباران چی بەسەر هاتووە دوای کیمیاباران چۆن ئاوەدان بۆتەوانێت ئەمە هەمووی کۆکردنەوەی زانیاریە و ئەخرێتە دووتۆی کتێبەوانێ و ئەخرێتە بەردەستی خەڵکی لە کتێبخانەکانە بەردەست ئەبێ خەڵکی پسپۆڕ و ئەکادیمی سوودی لێوەرگە خەڵکی توێژە سوودی لێوەرگە خەڵکی کەسانی سیاسی توانێت بخرێتە بەردەستیان ئەبێتە داتایی باوەڕپێکراو ئەبێتە دۆکومنتی باوەڕپێکراو ئیتر ئیشی لەسەری ئەکرێ لە بواری بەس قسەکردن دەرەچێت چونکە قسە هەموو کەس دەتوانێت بیکە شتێک دۆکومنت کرا بە تایبەتی کە دەستگای ئەکادیمیەکی وەکو زانکۆ پێ هەڵسا بوو ئەوانەی کە ئیشیان تیا کردووە خەڵکی زانکۆ بوون قسەکانیان مەوسوخە بێت باوەڕپێکراو ئەبێ لە هەموو ئەو بوارانە ئەتوانێت بەڵگەنامە پێشکەش بکرێت نەفاوتاردن ئەپارێزرێت ئەوەشی کە لەوە پێشتر فۆتاوە ئێمە زیندوویەکەینەوە مثلا ئەنفال بادینان یەزیدیەکان